پارەکە من نەفس خۆم 16 دووەم تەماتە کرد 15 میلیۆن خەسارم کرد ئەو کوڕەوەقەیمەوە 6 میلیۆن خەساری کردە. جوتیارانی سنووری گەرمیان ئەمڕۆ هاتوونەتە ناو بەڕێوەبەراتی کشت و کاڵی گەرمیان گربوونەتەوە. ئەو جوتیارانە کێشەی ئەویان هەیە ئەڵێن بەرهەمەکانمان ساغ نابێتەوە لە ناو بازاڕە. منە ڕۆمە لای خۆیان بۆی قسەی زیاترمان بۆ بکەن. سڵاو لێ بێ قوربانگیانیەوە گرفتان چی ئەمڕۆ لێرە گربوونەتەوە؟ شەکی وە خێرمەوە سەرچاوم وەڵای گرفتمانەوەتان مشکلی ئەم تەماتەمانە کاکە ئێمە کول ساڵێت تووشی ئەم خەسارەتین. معقولە تەماتەیە سنووقیە 2000 ئێرانی منج لە مانگدەوە خەریکم سونقی 2000 برا 1400 بەس ئێستا من بارێکم ناردەوە بە سلێمانی لە دیۆگۆ نەفرۆشرەوە بۆنی تەماتە ئێرانی و کاکە سنووقی تەماتە 2000 بێت تەماتەکە من لەکوێ 500 نارگە 400 نارگە من تەماتەکەی من 300 نانەکە خەسارەکەم. باش لە ئێستا هاوردەکردنی تەماتەی ئێرانی قەدەغە نییە کاگە تەماتەی ئێرانی گومرگیان خسەسەری 700 دینار ئەی 700 دینار خسەری ئەم بەڕادە تەماتە ئێرانیەتی بۆ ناو ئەلوەکان سنووقی 2000 یعنی معقول نییە تو 700 دینار خسەسەری چۆن سنووقی 2000 یعنی ما حکومەتیش یعنی لەگەڵەوەی گومرکی خراوە سەر کە چێ نرخەکە یەکەم بۆتەوە هەر یعنی ئەوە نییەوە گومرگە بێ بۆ شوێنترەتیە ئەوە داواکارین حکومەت لژنەیە دەرکاوە بۆ سەر ئەلوەکان بزانم تەماتە لەکوێوەتیە ئێمە داواکاریمانەوەتوانین. تەماتەکەی ئەوە ئێستا بە چەند ئەیفرۆشن؟ من تەماتەم ناردەوە بە سلێمانی 250 دینارە بۆتان دەرێنێ دەری ناگە دەری بێنێت بۆ تین لێرە خۆمان توش سەغرەتەکەی دوایەوە خەسارە زۆر پارەکە من نەفس خۆم 16 دووەم تەماتە کرد 15 میلیۆن خەسارم کرد ئەو کوڕەوەقەیمەوە 6 میلیۆن خەساری کردە. ئیمساڵ وەڵڵاهی سیارەکەم فرۆژنامەمان تەماتە خوا ئاگادارە ئەمەش حاڵەکەی داواکارم حکومەت لژنەی بێرە بەناو تەماتەکان مەکاکە یعنی فەلەحاوەقەی منۆ خوا ئاگادارە ڕۆژێ لامە 25 تەماتی هەیە من خۆم ڕۆژێ 7 تەمانێن بە سلێمانی بەس قیمە ناکەکە چی پێکم لێوە ئەیدا 250 دیناریە وەڵڵاهی چوار کە مناردە پارەکە 450 خەساری مناردوو چوار کەندە کە بکە 18 تەماتە. بەشێک لە جوتیارانی سنووری ئیداری گەرمیانن ئەمڕۆ لێرە گربوونەتەوە. منەمەوە قسەی زیاتر لەگەڵ خۆیان نابکەم. ئێوە گەر گرفتەکەتان چارسەر نەبێت چه هەڵوێستێکتانە بێ؟ واللهی جارەکان پێشەکی بەخێر بێن سەر چاومان واللهی ئێمە لە ڕاستیە نازانم یعنی ڕووکەینە کێ وە کێ بێژین ئێمە ئەم هەموو معاناتە ئەم هەموو جوتیارە ئەگەر کابرا یعنی ئافرین حکومەت ئەم هەموو خەڵکە نەبینی ئەم هەم ڕەش و ڕووتە مناڵی هەیە کورە کاکە خەڵکی هەیە ئێمە نازانین بێژین ڕووکەینە کێ وەڵی نازانم یعنی هەر ئەوەسانێ مەگەر بچین جار شارعەکانیان لێداخی کاکە هەر هیچ نوێ مەجالێک بدەنە ئەو خەڵکە بۆ ئەوەی لە فترەیەکی زەمەنیە کاکە ئیسا حکوومەتی عێراقیەوەتانێ ئەمەی باو مەحموی لێمان داخست لەبەر ئەوەی کاکەژێت بەروبوومی ئێرانی داخل ئەوەی ئێمە نایلین سەرۆ خوار بچێت هەر تۆزێ مەجالمان بدەن بۆ ئەوەی مەعەلەوەتانەوێ بەرهەمی ئێرانی قەدەغە بکرێت. ئێمە بەحساب قەدەغەیە وەکو لەلایەنی حکومەت قەدەغەی کردە بەڵام بە شێوازێکی نایاسایی داخلەوێ ئەوەنی بێژی حکومەت ئیسا وەزارەی کشت و کاڵ بە فەرمی ئیسا ئێمە بۆ نمونە ئێمە جوتیاری پەتاتەین پەتاتە لە 12 مانگە ئیکتیفای زاتیمان هەیە بەش ناوخۆ زیاتریشمان هەیە ئێمە بۆ دەرەوەی شێنێرین بەڵام ئێمە کێشەکە ئەوەسانێ ئەم بە نایاسایی داخل ئەوێت. باشەوە گرفتان لە چ بەرهەمێکەیە تەنها تەماتۆ وەڵڵا لە تەماتە هەیمانە کورەجا لە تەماتە هەیمان و لە پەتاتە یعنی بۆ نمونە وە تایبەتی ئەم دوو بەرهەمە بە مەساحەیەکی زۆر لە مەنتەقە ئەچێنرێت ئیساتە بۆ نمونە من خۆم جوتیارێکم 200 دۆنم پەتاتەم هەیە فەلاحی وامانێ 50 دۆنم تەماتەی هەیە ئەو جاریش تەماتە کە پێ ڕاگەیشت تۆ چی لەکەی نە مەعمەلێک دەبیگەیت ئەو تەماتە نا جێگایەکە ساقی کەیتۆ ئێکاکە کابرا فەقیرە مەسرف دنیای کردە ماڵی کاوراوەتی هەروەتام جارە سیارەکەیشی بفرۆژی بخۆی بڕۆ لە ماڵە دانیشی یا عەلە لە قەلکاکە ئێمە هەر ئەو نەداواکاریمان هەیە کاکە حەلێک بۆم خەڵکە بدۆزن.